یەکێ لە ناخی ئینسانە ڕەنگە تۆ نەیبینی پێڵێن ویژدان ئەم ویژدانە بۆ هەموو شتێ بەکارهێنێ بۆ ئاو بەکارهێنێ بۆ کارەبا بەکارهێنێ بۆ کوڕێ بەکار بۆ کچی ینی کە ئەم ویژدانە زیینوو بوو تۆ ئینسانێکی زیینووی کە ئەم ویژدانە زیینوو نەبوو تۆ ئینسانێکی زیینوونی ڕەنگە بە جەسە زیینووی بەڵام بە ڕۆح و بە ویژدان زیینوونی ئەم ئاوەش کە لە دوکانەوەیە ڕەنگە 1000 پەمڕای کێشێ ڕەنگە بە 1000 بۆریا بێ ڕەنگە کۆمەڵێک کادر و خەڵکی چاک کلۆری تێکەن و پاکێکەنەوە بۆ تۆ دادەگیان خوشکە بەڕێزەکەم دایکەکەم ئەوەی کە بە هەموو بە مافی ژنانەوە بە دوا زیخێکە مەڕۆ دوودانە سەعات بە سۆندێکە و 2 بەرمیل ئاو بە خەسار بی باشە ڕەنگە قسەیەکەم کچان و ژنانیش لێمان عاجز بن من ڕەنگە لێمان عاجز بەڵام هەرێکم لە عازیجە بن کەیفی خۆیانە ڕەنگە ئای دوکان بکەیتە تەنکی دوو ماڵەوە بۆ ژنان بەش نەکە ئەمە ڕەنگە پاک و تەمیزی نەبێ شتێکەیە ناوی بەرنامەیە شتێکەکەی ناوی کە بەرنامە ئینسان ژیانیە بوو بۆ ئەوەکەش ئەبێ بەرنامە هەبێ ڕەزیلی جیایە بەرنامە جیایە ئیسراف جیایە ئەمانە جیایە لە ئینسانە ئەبێ تۆ دوا سۆندەکەی کەوتووە سۆندەیەکی پێ و کەوتۆ دوا زیخێکەکەوێ لەسەر جادەکە دوو گەڕەگەشوە دادەگیاندەوا نابێ ئەم ئەوەش بە خۆڕایی نەهاتوۆتە بەرم خوش بۆ نابارێنێتەوە جارێک کاگەر ئەوە تۆ ئاوە وەکو ئینسان حسابی بۆ نەکەی وڵی ئاو شتێکی زەڕورە زۆر زەڕورە ژیانیش بە ئاوەیە ئاوەدانی داواکارم ینی هەموو کەس دەستی پێوە بگرێ من تۆ ماڵەکەی من ماڵەکەی دراوسێت ینی هەمومان ئەبێ چاودیان تۆ دوو ڕۆژ ئاو نییە تۆ بە ماڵەکەتەوە دیارە ئیتر هەستەکەی کە ماڵەکەت نقستانی کتی هەیە خۆزگە هاوڵاتیان وابکەن لە هەموو دنیا ئاوی شیرین بە پارێ لێرە ئاوە شیرینەکەشمان بەخۆڕایە دەبا حرمەتی و ئاوە شیرینە بگرین بڕۆ من دەوری 25-26 وڵاتی دنیام دی و ئاوی شیرین بە پارێ ئەکڕی لە هەموو بڕۆ لە سۆپەرمارکێتەکە لێرە ئاوەکە بۆ هاتوۆتە بەردەستە دە حرمەتی بگرە بە تاکیدی ئینشەڵا کەم بارانیش نابێت تقریبا تا ئێستا ڕەنگە تێمان نەپەڕان بێ بەڵام شکر وەزعی باران ماوە وەزعی بارانی ئینشەڵا زۆر ماوە ڕەحمەتی خۆش زۆرە دایبەزێنێ بەسەر میلەتەی خۆمانە لەوەش ئینشەڵا باشە بێ بەڵام بە هەموو نەوەیە ئاو سەرچاوەیەکی ئەو سەرچاوی نیشتیمانیە ئاو سەرچاوەیەکە بۆ ئەم وڵاتە ڕەنگە ئەم ئاوەکە ڕۆی جارێکە دووبارە نابێت و ئێمە ناشتوانین ڕیسایکلینی ئاوکەینەوە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا ئەم ئاوەی کاچێتە زەرمەکەنەوە جارێکە ڕیسایکلینیەکەنەوەیکەنەوە بە ئای خواردنەوەیکەنەوەی ئێمە لێ خۆ ئەم هینەشمان نییە ئەوانەشمان نیە بەڵام ئەبێ دەستگرین بەم ئاوە بە هەموو شتێ وڵی ئەوە هەمومان نەزانین ئەبێت تەوافەدانرێت دوای ئەوەش ئێمە ملەتێکین یعنی هەموو شتێ بێ بە زەخت بێ قەنەعەت دەبێ ئەگە غەرامە نەکرێت تەسەوور ناکەم خەڵک بە قسەی خوا ناگەیت بە قسەی من و تۆگە خوا داوای لێکردنی ئیسراف نەکەین یعنی من تەسەورەکەم باشترین شت ئەوەیە چاودێری هەموو ماڵێک هەموو گەڕێکێک هەموو شوێنێ بکرێ بۆ ئیسرافکردن لە بەرەو ویژدانی هەبێ لەگەڵ ئەم ئاو لەگەڵ کارەبا و لەگەڵ هەموو لەگەڵ ئەم زەمینی کە لەسەری ویژدانی هەبێ لەگەڵ ئەو ژیایی کە بەسەری ڕۆی لەگەڵ ئەو ویژدانی هەبێت هەر لە دینی شاهاتوواڵێ نابێ ئاو بە فیڕۆبی هەر شتێک یعنی تۆ تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەگەر دەستنوێژێگر بە فیڕۆی مەیە ئەوەنە بەکاربێنە بەڵام بەڕاستی لەگەڵ ڕێزما بۆ خەڵکە چەنە خەڵکی سلێمانی خەڵکێکی ڕۆشنبیر و تێگەشتەوە بەڵام وەکو ئەوە هەم لایەنە حکوومیەکانیش وەکو ئەوە لایەن حکوومیەکانیش ئەو شێوازیان نییە کە بەرنمەیەکی وا دابرێن بگەڕن بەسەر خەڵکا بەرنمەیەکی هۆشیاری بۆ ئاو بە فیڕۆدان ئەوە کێتەوە سەرشانی ئەوان بەڕاستی بەڵام خەڵکیشی تر ئەمڕۆ خۆی ئەبێ بیر بکاتەوە ینی تۆ نازانیەوە ئاوە بە چ زەحمەتێک ئەگاتە سلێمانی ئەبێ قەدری بزانانی ڕاستە بڵێن ئاوای حکوومەتەوە تۆ پارایی بەڵام نابێ و ئاو بە زایە بی چونکەم بەڕاستی ئاو سەرۆتێکی نیشتیمانی ئەوە تا خۆ دەزانی کە باران نابارێت ساڵانە کۆمەڵە کێشەمان بۆ دروزەبێت لەبارەی ئاو وڵی ئاو سامانی گشتیە سامانی گشتی لەسەر هەموو تاکێکی کۆمەڵگە و ئاوڵاتی پێویستە کە ئاو بە فیڕۆنەدا لە هەر جێگەیەک بێ هەتا تۆ چیتە سەر بەر بە لوعە بۆ دەستنوێژ مزگەوتیش بکە ئەبێ بەو حەدە ئەو ئاوە کارکەی کە خۆت پێویستە ئەوە ئاینی پیرۆزیش ڕێنمایی کردووە کە بە فیڕۆدان و ئیسراف هەر گوناحە جا ئێستا بەداخەوە لە گەڕەکەکانە وەڵڵاهی ماڵی وا هەیە بە سوێندەیە نێتە دەرەوە ئاوەکە بە فیڕۆدا وەڵڵاهی گوناحبارە لای خوش و لای ئینسانەوە هەر ویژدانی خۆی نازانم چۆن ڕێی پێ ئەیە گوناحە زۆریش خۆی ڕاستی ئەم ساڵە باران زۆر کەم باریوە و هەموو هاوڵاتیە لە شوێنی خۆی پێویستەکە ئاو زۆر کەم بەکاربێنێت بۆی بۆ هاوین کێشەی کەم ئاویمان بۆ دروست نەبێت من لە شوێنی خۆمەوە بەڕاستی زۆر دەست بە ئاواگرم بۆی بتوانین ئەمە هاینەی پێبەڕێکین
هیجا من زۆر پێم باشە گەنجەکان دەست بە ئاوا بگرنسە جیاز هاتووە ئاوێکی زۆر کەم سەرفەکە و هەم چارەکەشی پێشەوە و ئافرەتانیش پێویست ناکە تۆ کە حوشەکە شۆری پێویست ناکە بیتە دەرەوە تا خوارەوە یعنی گەڕێکی ئەو دیویش بشۆی بە ئاوەکەت یعنی هەتا دەستی پێوە بگری زۆر باشە بێ بۆ ئێمەش بۆ هەموو هاوڵاتێکیش لە هەر ئیش و کاری ڕۆژانە تا لە خاوێنکردنەوەی دەسوشتی خۆتە لە قاپقاچاقە لە ماڵەکانە لە تەنکی سەربانەکان با تەوافی هەبێ یا کەسەکە متەزیم بێ بیگرێتەوە کە پڕ بوو لە هەموو ڕوانگەکانەوە توانی یعنی ئەگەر کەسێک خۆی گوێی خۆی لێ بخوێنێ جناتوانیت مراقەبەی بکەینێ هێڵی ئاوەکە بە فیڕۆ بچێت. بڕۆ ئێستا چین بۆ گەڕێکێک لە سایە هەشتای خەڵک و دوکاناریش هیچی تەواپەی نییە تەواپەیەکی نێو ئاوا ڕوا بە خەسار ڕوا بەسەر و زەویە بەڕاستی منەتی بە کەس نیە و زەوێ لەبەرەوە داوا لە خەڵکەکەم واز لە سیارەشتن بێنن شوێنی تایبەت دێ بۆ سیارەشتنیا ئەو کەسانی کە بیریان هەیە بەڕاستی ئەم زەرری تەنها بۆ ئاوەکە نیە بەڵام بۆ شەقام و بۆ جادە و بۆ شوێنەکانی تریژەیە. وڵی ئەو نیعمەتەڵایەکی چاکە هەرچی ئادەمیزاد هەرچی گیان لەبەر هەیە لەسەر زەویە بە ئاوەژی اینجا تاوانە بە فیڕۆ بچێ چکو ئەو ئاوە کە لە دوکانەوەیەت بە 4-5 مەرحەلەیەت من پێویستم بە پەرداخی ئاوە بۆ 3-4 پەرداخ خەسارکەم یا پێویستیم بە سوراخی ئاوە بۆ 3-4 سوراخی ئاو خەسارکەم اینجا خۆشم خودی خۆم بە دەیان دوکان نار و ماڵانم و تۆ کە خوشکی بەڕێزی لەو کۆڵانانە کە پیاڕێشتم بە سۆندە زیخ و چاوەکە لادا ئەڵم دادە ئەو ئاوە کلۆری تەیەکرێ بە عەزێ دەگاتە ئێرە وەڵڵاهی من دابەشیکەم بە دەبە دابەشێکم نەک ئاو هەی لێ بکەیت هەر ئەوەنە ئێمە کە بەشێکە بۆ خەساریەکەی خوشکە بەڕێزەکەم کەچی خەڵق و ڕابێ بابەت و حەقت چێ بەسەرەوە ئەخر بابە گوناحە کلۆری تەیەکرێ بۆ خواردنەوە ئەشێ گوناحە خەساری بکەیت شۆستە و جادە و کۆڵانی بۆچی پێشوێت وڵی ئەوانە کە کاری بە فیڕۆدانی ئاو جارە خاص ئاوەکە ئاو سامانی گشتیە کە بەو بۆریا هێت بەو گەڕەکانە تەوزیع بێ حسەی هەموو کۆمەڵەوەیە ئینسانە بێ ڕحمی پێ بکە ئینسانە بێ پابند بێ بەوە کە بە فیڕۆی نەدا وەڵا گوناحیانەگا کەوێتە سەر ویشتانی کەسەکە خۆی. وەڵاهی جا من وەکو خۆم وتم من دراوسێم هەیە ئەو بۆرەکەی شکاوە خۆم پێم چوون پێم وتووە تومە چایکی گەرەبا و ئاوا بە فیڕۆ نەڕوات کە ئاو لە تۆ بڕوا لە ئێمە ژەڕوات یعنی من داواکەم لەموو هاوڵاتیان هەچ کەسێکیان بینی سارە پشتواری شۆریوە و بە دەرگا ئەشوات پێ بڵێن دەست بە ئاوەکەەوە بگرێت. ئەو سەرچاوی ژیانە ئەبێ ئینسان دەستی پێوە بگرێت و چونکە جاری وایە ئەو تا لەو وڵاتەکانی ئەفریقیا ئەو ناوە وشکە ساڵێت چەنە ناخۆشە ینی هەمویان پراسویان دیارە ینی ئینسانە بێت چاو لەوانە بکە ئاو بە پیڕۆ نەیە ئەو سەرچاوی ژیانە. پێویستە بۆ ژیان ئەگەڵ نەبێ ژیان نییە من قەدری ئەوم نێزانێت تا لە جنوبی عراق بووم کەسێرەکەم شوێنەکەی وەکو بەنزیخانەوەیە قەڵەباڵغ بە تەنەکە و بە گاڵۆن و بە شتڕاوەستاون بە دەبە نەمزانی کە لەوێ ئاوایە لە بەسڕا بوو چێم قەڵەباڵغێوتیان بۆ ئاوە چونکە لەوێ ئاوی شیرین نەبوو ئەو وەختە ئێمە قەدری ئاو نازانی کە سێرم کرد ئاو لێرە لە نەوت و لە بەنزین لە مشتێک زیاترە بۆ ژیان پێویستی پێیەتی ئەنج قەدری ئاو مازانانی ئێستا کەم ئاوا بینم لێرە بە خۆڕای ئەڕوا تەنکی هەیە تەوافەی تێ ناکەن ئاوەکە سەر جادە و بانی پێشۆن ئەم عالەمە قەدری ئاو نازانێ هەتا دوور نەکەویتەوە لەم وڵاتە نازانێ ئاوی شری چەند پێویستە بۆ ژیان. چاوی ئەو ڕانمایانە بکەن چونکە جاری وایە ئاو نابێت زۆر ناخۆشە یعنی تۆ ماڵەکە و جێڵی جاری وایە ئەچی بۆ ماڵی خزم خۆ دەشۆ یا جلەکان لەوێ ئەشۆی بەس کە دەست بە ئاوە بگریت چونکە ئیسەش لەخوا بەزابێ شە غەسل هەیە شت هەیە بۆ سیارە شۆرین
بۆ فەرشۆرین بۆ هەموو شتێک اینجا داوا لە هاوڵاتیانە کەم دەست بە ئاوە بگرن و ئاو سەرچاوی ژیانە. ئەم میلەتێک گوێ نایەتی هەمووی ئاو بە فیڕۆیە وازان ئەمە دژی حکومت ئەماکە نەخۆی دژی خەڵکەکەی ئاو بە فیڕۆیان سەرەکەی شەو ئاویێتەوە تا بەیانی لەبەرە ڕوا کەس گوێ نایەتی کەسەڵ ناسێ بیگرێتەوە ئەو ئاو بە هەدەرە ڕوا لەبەر کەس بابەند نییە. دەستان خۆش بێ بۆ ئەم بابەتە لە ڕاستیدا ئاو یەکێکە لە سەروەتە گرانبەهاکانی مرۆڤایەتی پێویستە مرۆڤایەتی مامەڵەیەکی ورد لەگەڵ پاراستنی ئاوە بکە. تامان ئاو یەکێکە لە پێداویستەکانی سەرەکی ژیان ئەگەر ئێمە ئەم باسە ورد بکەینەوە سەبارەت بە خەڵاتجێکە بەرەبەرە کەم ئاوی ڕوو لە شارەکەمان دەکات بەهۆی دروستکردنی بەنداوەکان لەسەر ئەم زەی بچووکە هەمانە بۆیە پێویستە هاوڵاتیان مامەڵەیەکی دروست لەگەڵ چۆنیەتی بەکارهێنانی ئاوە بکەن چونکە بە فیڕۆدانی لە چەند ڕوویەکەوە دەبێتە مایە زەرد و زیان بۆ وڵات بەگشتی وە شارەکەمان و هەروەها لە ڕووی ئاینیشەوە ئەم بابەتە با بڵێین مەحکوم کراوە بەوەی کە بە فیڕۆدانیان زیادە ڕەویکردن دەستە چوارچێوەی حرامبوونەوە بۆیە ئێمەوا باشە چاومان لەسەر ئەوە بێ ئەم سەروەتە بپارێزین پاراستنەکەشی لە چوارچێوەی دەستپێوەگرتن و وەکو بڵێ زیادە ڕەوی نەکردنە چونکە ئاو یەکێکە لەو شتانەی کە زەروریەتی ژیانە پێداویستی سەرەکی ژیانمانە بۆیە پاراستنی بابەتێکی گرینگە بۆ هەموو لایەکمان. سەرەتا بەناوی خۆی گەورە بەخێراتن دەکەم بۆ کەناڵەکەی کەناڵی کورسات کەناڵی هەمووان ماسە زۆر بەخێر وڵا قوربانجە ئاو سروشتێکی پێویستە ئاو ینی بۆمە زۆر زۆر گرینگە ئاو سامانێکی گەورەی پێویستە ینی وڵاتان شەڕی لەسەر دەکەن بە تایبەت ئێمەی کورد کە ئاومان کەمە ینی دەریاچەمان کەمە ناوچەئاویمان کەمە و بە تایبەت ئەو ساڵانەش وشکە ساڵین ئەمە پێویستە ئاو بپارێزێ ئاو هەندێسی پێوە بگرێ خەڵک حورمەتی ئاو بگرێ لەبەر ئاو زۆر زۆر گرینگە ئەو ینی کە تەماشا دەکەی مەنتیقەکە وشکە ساڵی تیا هەر منە مەنتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کاملی بە تایبەت وڵاتە عەرەبەکان ئەو ناوچەیە بێ ئاوە ینی هیوادارم خەڵکی کورد خەڵکی مەنتیقەکە قەڵاسێ بە تایبەتی دەست بە ئەوە بگرن چکە لەبەر ئاو سامانێکی زۆر زۆر پێویستە و سامانێکی گەورەیە و هیوادارم خەڵکی هاوڵاتی و خەڵکی شارەکەم خەڵکی کوردستانیش هەموو خەڵکی دەستی پێوە بگرێ و لەبەر هەر یعنی خوای گەورەش وای پێخۆشەوە پێغەمبەری خۆش صلی الله علیه و سلم کە لەسەر دەریا بن یعنی لە سێ مە زیاتر بۆتان نییە دەدەم چای وەدەم بۆ دەست پێش کەوا پێغەمبەری خۆش وای فەرمووە ئەمەش پێویستە بابن بین و دەستی پێوە بگرین. بەداخەوەی شەگرم کەم تەرخەمیانەی کە هەیە هاوڵاتیان لە کاتی هاتنی ئاو بە چەند هۆکارێک کەم تەرخەمیەکە یەکێک لەوانە دانەنانی تەواف ژیرانەوەی ئاوی تایبەت کە کاتێک تەنچەکە پڕێ بۆ خۆی بیگرێتەوە ئەمە خەڵکێک لی کەم تەرخەمە بەداخەوە دواتر بە فیڕۆدانی لە ڕووی شتن و شواری بەرجادە و دەرگا و ئەوانەژانی ئەوەش هەز دەکرێت کە هاوڵاتیان بەڕاستی لەمە بێ باکن یانی چونکە لەوانەیە بابەتێک بێ ئەمە زۆر پێویست نەبێت بۆیە من داواکارم خەڵک ئەم دوو بابەتە ڕەچاو بکەن یەکەمیان تەواف دابنین بۆ تانچەکانیان بۆی کە ئاو بە هەدەر نەڕوا لە کاتی هاتنی ئاو و هەروەها ئەم زیادە ڕەوێش لە شتن و شواری بە دەرگا و جادە و قامەکان ئەوەش بە خۆی بابەتێک کەس بەڕاستی زیادە ڕەویە. وڵا بۆەوەی ئەمە گلێکی زۆرم ڕخنێکم هەیە بە حقاقەت لەبەرەوەی یعنی خەڵکەکە بەدەستەوە پێی دەست پێوە ناگرێت دەبین زۆربەی کۆڵانەکان ئافرەتەکان لە دەرێن سۆنەکان پێ کە پێویست نییە وەرتانکێ سەربانەکان عنی تەوافیان نییە هەر بۆ منە من بخۆم پێشەما ڕخ لە خۆم بگریم ئێستا زۆر جار هەیە ئەو تانکی خۆم دەسەری وە دەڕژێ خەڵکی جیرانەکان بانگم دەکەن لە قوربان کاک حاجی بیگرەوە یعنی بەڕاستی داوا لە خەڵکی هاوڵاتی شارەکەم دەکەم دەستی پێوە بگرن و کە یعنی وانەیە کە تەوافیان لە تەوافی بۆ دامنرێت چکە لەبەرەوەی ئاو سامانێکی پێویستە. ئاو سامانێک سروشتە لەبەرەوەی ئاویش ئەو ساڵ زۆر کەمە باران کەم باریوە پێم خۆشە ئەو خەڵکانە هیچی ئاو بە فیڕۆ نەدەن ئێستا بە نمونە ئێمە ئاومان پێویستە ڕۆژانە لەبەرەوەی ئیشی مە سەوزە و میوێ بەڵام تەوافێکماندانەوە لە سەربانی ئەگەر پڕ و باق خۆی یەک ئاوی زیادەمان نییە بە فیڕۆی نادەین بە مسقالە زەڕە ئاو بەڵام خەڵک هەیە زۆر بە فیڕۆیدا جادەی پێدەشوە سارەی پێدەشوانە شتێکی زەرورنی ناکرێت بە ماڵی
خەڵک ئەوەی بکەین وای قەترە ئاوی بۆ ناڕۆژانە بە هەفتە ئاوی بۆ نا بەڵام هەیە ئاوی زۆر بۆ ئاوکە بە فیڕۆدا ئەمە لەگەڵ ئەوەی نین ئاو بە فیڕۆ بدرێ ئاو سامانێکی سروشتیە پێم خۆشە ئاوی ژێر زەوی لەبەرەوەی زۆر دابەزیوە خەڵک ئاو بە فیڕۆ نەدا لەبەرەوەی ئەو ساڵی زۆر وشکە ساڵیە بارانێکی وەک پێویستە باریوە جا هیوادارم ئەو خەڵکانەش ئاگان لە ئاو بێ و دەستێکی پێوەگرن و ئاو بە فیڕۆ نەدەن. بەخێر بێن سەرەتا وڵی ئاوجا سەرچاوی ژیانە ئاو سەرچاوەیەکی سەرەکی ژیانە ئەگەر ئاو نەبێ ژیانیش نابێ بەڵام تاک بە تاجی کۆمەلگا بە تایبەتی من لەسەر قەڵازی قسان دەکەم زۆر ئاو بە فرۆ دەدەین لە کاتێکدا ئاویشمان زۆر کەمە بۆ خوا ئێستا بڕۆ تەماشای سەر پرۆژەکەی خاصی دەیبینی بەو زستانەی ئاوی زۆر کەمە جای خوا دەبێ هاوینی و تا بەرەو پای چ بکەیت گەخوای گەورە بارەمانی مەری ئێرانەوە گرتوێتەوە ناڵ یامان بۆ بێ و لێرەش خەڵک زۆر بە فێڕۆیدا بەڕاستی دەڕۆیمەوە دەچمەوە ماڵە بەجایا دەڕۆم جادە نییە تاڕ نەبێ کاتێکە ئاو دێت ئەو ژنانە بڕۆ ببینە هەر هەمویان سۆڵ نابێ جادە دەشۆ یا کابرا سارێ بەردەی ماڵە خۆی دەشوە یان تانچی لەسەربانیە تەوافی بۆدانە ناوە کاتێ پڕ بوو تەوافەکە بڵێ بیگیرێتەوە ئاو بە فێڕۆ نەدا ئەنی زۆر گرینگە ئاو بە فێڕۆ نەدەین لەبەر ئاو سەرچاوەکی سەرەکی ژیانە بەڕاستی مەشتم کەمتەرخەمە دەنا ئێستا ئێمە شوێنمان هەیە دەڵگێ دەڵێت چەند ساڵە دەڵێ بەنداوێکی دروستەکەم بەڵام نایەت بەهانەوە قەڵازێ بەنداوێکی پێویستە لەبەرەوەی هاوی نان تووشی بێ ئاوی دەبینەوە ئێران ئەگەر ئەو ڕۆژێکی ئاوەکەی بگرێتەوە قەڵازێ بێ ئاوە هەموو مەسەلە بەنداوە گەر بەنداومانە بێشمان بە ئێران نییە با ئێران بگرێتەوە بەگەر بەنداومانە بێ بۆ خۆمان ناومان دەبێت بەڵام ئەگەر بەنداومان نییە کێشەی هەرێ سەرەکیمان بەنداوێکە بەنداوێکمانێ بە بەنداوی دەڵگێمان بۆ تەواوکەن تاو کێشەی هەمان چارەسەر دەبێت خەڵک تا چەند پێویستە خۆشیار بێت لەمەڕ ئەو سامانە گرنگە کە ئاوە لەبەرەوەی ئاسایشی ئاو یان با بڵێن ژیانی خەڵک پێوەستە بە ئاسایشی ئاوە ساڵ بە ساڵیش ئاو کەم دەبێتەوە باران کەم دەبێتەوە تا چەند پێویستە خەڵک خۆشیار بێ ینی کە تانکەکەی پڕ بوو ئاوەکە بگرێتەوە بەردەرگا نەشوە جادە نەشوە لەبەرەوەی خەڵکێکی ئاوایە براکەم پێویستە هەموو ماڵک تەوافێکدانە لە سەرمان تانکەکەی پڕ بوو بە ئاوەکەی بگرێتەوە ئەو کاتی کێشەی ئاوشمان بۆ چارەسەر دەبێت بەڵام ئێستا تەماشا دەکەی کەس ئاو ناگرێتەوە یەک کەس ناگرێتەوە ئاوەکە بۆ خۆی دەڕوا بە زیادە دەڕاتێتەوە سەر جادەی هەموو بە سەر جادەدا دەڕاتەوە وڵی حکوومەت هیچ گرنگی نەداوە بەوە پرۆژەیەکمان هەیە بەنداوێکی دەڵگا نامچەند ساڵەوە پارەی بۆ دەردەچێ و هەر قرارە دەڵ ساڵێکیکە ساڵی گەرداکرێ و دروست دەکرێت و دروست بکرێ کێشەی ئاویمە ینی کێشەی ئاوە چارەسەر دەبێت لە منتیقەی پشت دەرێ بەڵام تا ئێستا بەس ئەو پرۆژەمانەیەوەش هاوینان بە نایلۆنی شینەکەی گلی دەدەنەوە دانەوێ خەڵکە بێ ئاو نەبێ زۆر بەخوای ئەو ساڵ دڵنیان بەش ناکە ئەو سا زۆر بێ ئاویە هەر بگرێ ئێستا ئەو شوێنی کە لێ ڕاوەساوین ئەو ئاوی بێت دەخوارێ دیارە کابرایان جادێش دویان ئاوەکەی لە تانکی زیاد بوات و دەخوارێ چکە لێرە سعادنەوە ئاو دێ بەجادەکە هەموو ڕۆژەوە بەرنامە ئەو ئەوە بۆ جادیدادێ هەموو ڕۆژێمە دوکانم لێرەیە هەموو ڕۆژەوە بۆ جادیدادێ بە فێڕۆ دەڕوە جاتانچەکەی پڕ دەبێتێتە خوارێ و دەڕوە نایگرێتەوە یان تەوافیشی بۆدان ناوەکە پڕ بوو بگیرێتەوە تەواوەکە نەڕوە سەرەتا سڵاوتان لەبێ دیارە ئاو داویستیشی گرنگی تاک بە تاچی ئەو کۆمەلگایە لەبەرەوە پاراستنی ئاو پێداویستیی گرنگە بۆ هەموو مرۆڤێک پێویستە ئاو بە فیڕۆ نەدرێت بە تایبەتی لە سەردەمی ئەو ڕۆژدا کە ئاو دەبینین کەمی کردووە لە زۆربەی سەرچاوەکان کەمی کردووە کەواتە پێویستە هەموو تاچێکی ئەو کۆمەلگا دەست بە ئاوە بگرێ چونکە پێداویستیی گرنگە بۆ مرۆڤ و بە تایبەتی قەڵاتێش کە بەڕاستی سەرچاوەکانی ئاوی کەمە و پێداویستی هەیە بۆ ئاو ئەوە پێویستە بەنداوی دڵگە گەر بکرێت ئەوە زۆربەی پێداویستیەکانی ناوچەکە پڕ دەکاتەوە جا لەبەرەوە پێویستە هەموو خێزانێک هەموو تاچێک دەست بە ئاوە بگرێت پێویستە لەسەر هەموو تاچێک و هەموو خێزانێک ئاگاداری تانچیەکانی بین زۆر ئەو بە فیڕۆ نەدا بە تایبەتی قەڵازەی کە لە کاتی زستاناندا ئەو شوێنێک کە ئاوەکەی لێوە دێ لافاو دەیبە هاوینان شکەس ئێران دەیگرێتەوە ئەو نایەت کەمتر دێ هەیە بە سێ ڕۆژ سوار ڕۆژ نایەت ئەو دا پێویستە هەموو کەسێک ئاگاداری بێ
ئاگای لە ئاوی و ئاوی بە فیڕۆ نەداو. ئەو سامانی گشتی وڵاتە پێویستە هاوڵاتیان دەستی پێ بکردن ئەو سروشتە جوانەی کە خوا بە ئێمەی داوە ئەو بە فروبارانەی کە لە چیاکان دەڕژێتە دامێنی ڕووبارەکانەوە پێویستە پارێزگاری لێ بکرێت، پێویستە بەنداوێک یا شوێنێکی گلدانەوەی ئاو هەبێت بۆی بتوانین لە وشکە ساڵیدا بەکاری بێنینەوە. ئاو ژیانە ئاو سەرچاوی هەموو چۆن دەڵێ بوونەوەرێکە. ئەوەش بەپێی شەخص کەوتو ئێستا هەیە تاکی سەربانی پڕ دەبێ تەوافەی بۆ داناوە ناڵی بە فیڕۆ بڕەوە بەڵام هەشە گوێ نادات. ئێستا هەیە وڵاتی پێدەشا زادۆبانی پێدەشا بەڕاستی ئاوەکەی زۆر بە فیڕۆ دەدا. ئەمن دام زاریش هاتووم بە ڕێگایدا ئەگە ئیوان شدۆ پێم گوتم تومە گوناح و ئاوەی بە فیڕۆ دەدەن چنگە ئەو ئاوە شتێکی ئاوێکی سروشتێ و گوناحە بە فیڕۆ بڕوات. پێشتر کێشەی بێ ئاویمان نەبوو، بەڵام لەوەتی ئێران بەنداوی کۆڵەسەی دروست کردووە ساڵانە قەڵاتجێ ڕوبەڕووی بێ ئاویەکی زۆر دەبێتەوە بە تایبەتی لە وەرزی هاویدا و ئەو ئاوەی کە لە ئێرانەوە بۆمان بەرنەدرێتەوە پێم وابێ کۆتایی پێدێت. پێویستە لایەنی پەیوەنددار ئیش لەسەر ئەوەکەن کە شوێنێک دروستکەن بۆ گردانەوەی ئەو. وڵی کەم تەرخەمی تدا بە تایبەتی ئافرەت عدە بەندەک بە خۆ دەزانی ئاوی زۆر بە فیڕۆدەن هەموو ڕۆژێک کە تانکیش پڕ بە نایگرنەوە حوشەی پێدەشون دار زۆری کەم تەرخەمە بەرامبەر بە ئەو حەق نییە وابێ بەڵام خەڵکێک ئیدی هەیە هەراوە بیر دەکاتەوە و سەقافەتی ئەوەندەیە. هەتا ئێستا هیچی وای بۆ نەکراوە. ئێستا سەدەی بێخمەی هەیە لە دەڵگێ چەند ساڵە خەریکن بیکەن بەڵام هەتا ئێستا نەکراوە. بەس ئێستاگە ئەو سەدەی بێخمە کرابە ئەو ئاوە دەتوانێت هەمووی گلدەیەوە هەم منتیقەی پشدەر و بیتوێنیشی پێ دابین بکرێت پێ چارە سەر بکرێت. ئاوەکە بە فیڕۆ ناڕوە بەڵام ئێستا لە زۆر جیان ئاوەکە بە فیڕۆ دەڕوا لەبەرەوەی سەدە و یەک شتی لێ نییە. دەبێ بۆ خۆمان لە خۆمانەوە پرسین ئاو بە فیڕۆ نەدەین، ئاو زادە شوێن پێ نەشوین، ساری پێ نەشوین، هەموو ماڵێک پێویستە تەوافەی بۆ تانکەکەی دانێ لەبەرەوەی ئەو ساڵ بارانی پێویست نەبووە هەر گونا ئاو بە فیڕۆسی. پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگە چوونە سەر بەحرێ بەحرەکە هاتبوو شەپۆلی ئەدا دەستنوێژ دانەگرت زیاتر لەوێ ئاگاتان لە ئاو بێت لەسەر بەحر ئەی ئەبێ لە ماڵەوە چۆن بین. بە تایبەتی من داوا ئەکەم بۆ ئەم شاری خورماڵ کە ئاوی زەڵمە بە خۆڕاییە هەر لە منبەعەکەوە دابەزێ بۆ خوارەوە هیچ قوفڵێکی لێ نییە سەعاتێکیان داناوە 45,000 غرامەیەتی ئاو ناخوێنێتەوە بەڵام ئەگە تەوافەدانێ بۆ تەنکیەکان ئەوە ئیسرافکە مەکاتەوە. خۆی گەورە فەرمێ وەجعلنا من الماء كل شيء حي ئاو ژیانە ئاو حەیاتە ئاو بەبێ ئاو ژیان زەحمەتە بەڵام ئێمە قەدری ئەم نیعمەتە نازای. من ڕۆژی عەرەبێ هاتبوو برایەکی عەرەب هاتبوو لە کەربەلا بۆ ئێرە وتی ئەمە ئاوی خواردنتەوە وتم بەڵێ وتی وەڵی خۆی گەورە لە دنیاوی کۆسەری پێیاوت بۆیە من داوا لە هاوڵاتیانەکەم ئاو بە تایبەتی لە شتی ترا ئەگەر ئیسراف بکرێ نابێ بکرێ بەڵام لە ئاوە ئەولاترە ئەفزەلترە بەڕاستی ئاو ژیانە ئاو حەیاتە ئاو هەوایە ئاوە مشتێکە. من داوا لە هاوڵاتیانەکەم ئینشەڵا دەست بە ئاوە بگرن. دیارە ئاوی سازگار ئاوی کە نیعمەتێکی خواییە خۆی گەورە بە ئینسانی بەخشیوە سەرچاوی ژیانە ئەو بۆیە پاراستنی وەکو چۆن خۆمانە پارێزین بۆ شێوێش گرنگە کە ئینسان بەڕاستی ئاو بپارێت چونکە ئەگەر بیر بکەینەوە لە هەندێک شوێن هەندێک ناوچەی جوگرافی هەن کە بەڕاستی تا ئێستاش ئاوی سازگاریان نییە بۆ خواردنەوە بۆیە ئەو شوێنانەی کە ئاوی سازگاریان زۆرە و سەرچاوی ئاوی پاکیان زۆرە پێویستە
زۆر بە جوانی زۆر بە باشی پارێزگاری لێ بکەن و هەروەها بە جۆرێکی زۆر جوان بە شێوەیەکی زۆر گرنگ پارێزگاری لێ بکەن و بەکاریشی بهێنن بە تایبەتی لە ژیانی ڕۆژانەدا دەبینین ئەو ماڵانێکەوە تەنکی سەربان بەکاردێنن زۆربیان بەڕاستی تەواف بەکارنێن ئاوەکان بە فیڕۆچێ و سەرچاو ئاویەکان بە تایبەتی بیرەکان کانیەکان ئەمانە ئێمە هێشتا بە تاواتی هۆشیارێکی وامان نییە کە ئەم سەرچاو ئاویانە بە شێوەیەکی گرنگ سەریان بکەین و پارێزگاریشیان لێ بکەین. بەڵێ زۆر گرنگە مرۆڤ هەر شتێ لە بەردەسایەتی ینی دەستی پێوە بگرێت یعنی ئاویش یەکێکە لە کەرەستە هەرە سەرجەکان کە مرۆڤ بەکاری هێنێ بەڕاستی زۆر گرنگە بە پێی پێویست بەکاری بێنین و ئەرکی حکومەتیشە ینی لێپرسینەوە بکە لەو خەڵکانەی کە بۆ نمونە ئاو بە فیڕۆدەن زیاد لە پێویست ئاو بەکارهێنن ئەمە دەین بەلای کۆڵانەکانە کردی وایە بینین خەڵک تەنکی سەربانی ئاوی ئەڕوان ئەمە لایەنی بەرپرس حکومەتە پێویستە ینی ئاگاداریان کاتەوە ئەمە کارێکی ینی توندوتیژە بەرامبەر ژینگە کە هەیە بەردەوام هاوڵاتیانە بینین پابند نابن بە ڕێنمایەکەەوە ئەم دروستکردنی هەستی نیشتیمانی هەستی خۆ بە خاوەنکردنی ئاو لە لای تاک چەنە پێویستی بە هۆشیاری تاکەکان هەیە چەنە پێویستی بۆ هەیە هەمومان پێکەوە کار بکەین بۆ هۆشیاری تاکەن کە ئەگەر حکوومەت لێرا کەم تەرخەمە با ئێمە هەست بە بەرپرسیارەتی و مەسئولیت بکەین بەرامبەر بە ژینگە بە ئاو بەداخەوە ئەم هەستە هەم نیشتیمانیە هەم هەستی دینیە ینی ئەمە ئەرچێکی دینیە ئەرچێکی نیشتیمانی ئەکرێکی ئەخلاقی ئینسانیە یعنی ئەمە پێویستە لە هەموو ئینسانێکە ینی دروست ببێت ئەمە تۆ یعنی ئەم ئاوە بە فیڕۆدەی یەکەم کەس زەرمەندە خۆتیت چونکە ئەگەر 2 ڕۆژ ئاوت نەبێت تۆ ناژیت بەداخەوە هەنێکە زوا بیرەکاتەوە ئەڵێ من ئەمە بەرامبەر حکومەت کە کەم تەرخەمە بەرامبەر مافەکانی منیش ئەمە ئەەکەمەکو تۆڵەیەک بەداخەوە کە ئەمە تێگەشتێکی زۆر هەڵەیە پێویستە هاوڵاتی ئەمە بە موڵکی خۆی بزانێ ئەمە ئەمە موچی کەس نیە موچی هاوڵاتیە چونکە ئاو بۆ تۆ ئاو نەبێت تۆ ناژیت خۆی ئاو پێویستێکی ژیانە لە هەر شوێنێکا بێ لە هەر ناوچەیەکا بێ ئاو ئاوەدانیە ئاو پێویستێکی ژیانە بۆ بەردەوامی ژیان لە هەر شوێنێکا بێ بە فیرۆدانیش ئاو ئەچێتە قاڵبی ئەوەی کە هەم لایەنە دینیەکە هەم لایەنەکەی تریش دنیایەکە و نابێ ئێمە بە شێوەیەکی گشتی ئەو بە فیڕۆ بدەین تەنانەت ئەگەر لە سەرێکیش دەریابین کە ئەبێ بە شێوەیەکی وەکو خۆی یاسایەن جێبەجێیکە چونکە ئەو پێویستێکی ژیانە لە هەر شوێنێکا بێت. بەڕاستی ئاو خۆی لە شەرع هاتووە لە فێقافیقی ئەمە ئاوی پێڵێن ئەگەر ئاو هەتا ئینسان مابێلی بخواتەوە ناوێ باغ بنێژی ئەگەر تا باغ مابێ نابێ وڵاق مابێ نابێ بیەی بە باخ ئەگەر تا باخیش مابێ نابێ بە ئیسراف بڕوا خۆی ئەمە ڕێڕەوی شەرعی وەرەگرێ بەڕاستی ئێمە نازانین لەگەڵ ئاوا تەعاملکەین لەگەڵ شتەکانی ترا تەعاملمانەکە کردووە بەڵام ئاو تەعاملێکی نەرمی ئەوێ بەڕاستی ئینسان زەمیر و ویژدانی بخاتە گەڕ ئەو ئاوە تۆ یەک قەترە برێژی ڕۆژانە شەو تا بەیانی 12 ساعتە ئەگەر قەترە بەلوعەکە لێ بڕوا ئەکاتە دەبێ ئاو دەی لە جنوبی ئەفریقیا 3 ڕۆژجارێ 2 دەبە ئاویانەیە 3 ڕۆژجارێ 2 دەبە ئاویانەیە لە جنوبی ئەفریقیەکەەوە خەڵکە ئەبینی بە دوای ناناڕا ئەگەڕێ 3 ڕۆژجارێ 2 دەبە ئاویانەیە. بۆیە گرنگە مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی و هەر کەسێک لە ڕێی خۆیەوە لە ماڵەکەی خۆیەوە دەست پێ بکات لە بەکارهێنانی بۆ پاراستنی سەرچاوە ئاویەکان و هەروەها لایەنی حکومیش پێویستە بەڕاستی چاودێری هەبێ بەسەر ئەو شوێنانەوە بە تایبەتی بۆ شوێنە گشتەکان و هەروەها ماڵەکانیش بەڕاستی گرنگە ئێستش لە شوێنێک وکو ئێمە کە لە خورماڵین سەرچاوی ئاوی پاکمان زۆرە و ڕۆژانەش ئاوێکی زۆر دەدرێت بە هاوڵاتیان ئەمە وای کردووە هاوڵاتیان بەڕاستی بەداخەوە کەمتر لە گرنگی ئەماوە بڕوان لەبەرەوەی کە زۆرە خەڵکی پارێزگاری لێ ناکەوە ئاوێکی زۆر بە فیڕۆ ئەدرێ پێویستە ڕێخستن بۆ پێدانی بەشە ئاو بە ماڵەکان بکرێ و هەروەها ئەو خەڵکەش ڕابێنرێ بەڕاستی هۆشیاری ئەومان پێ بدرێت کە بتوانین پارێزگاری لەو سەرچاوایە بکەن بەڕاستی چونکە زۆر شوێن هەیە کە ئێستش بەدەست نەبوونی ئاوە دەناڵێنن بۆیە گرنگەم سەرچاویانە وەکو هەم
هیچ ئەگەر لە ڕووی ئاینیەوە سێریکەی هەمومان ئەزانین کە ئاین لە سەررجەم ئاینەکاندا چۆن گرنگی بە ئاو دراوە لە دەخە ئاینەکاندا چۆن گرنگی بە ئاو ژینگە دراوە بۆیە لە ڕووی ئینسانیەتیشەوە بەڕاستی گرنگە ئێمە لەو چاوەوە سێری بکەین بتوانین کە بۆ ئەوەی ئێمە بتوانین خۆمان کەمتر ئاو بەکاربێنین و بیبەخشین بە دراوسەکەمان بۆ ئەوەی هەمومان بتوانین سوودبەن بین لەو ئاوە سازگاری کە هەیە. ماچین حکوومەت هەموو شتێ لەسەر حکوومەت بێت کە ئێمە ئیلا بێ حکومەت بڵێ یاسایەکمان بۆ دابنێ سعاتمان بۆ دابنێ ئاو بە فرۆمەدا ئەبێ ئەو کەسێ خۆی هوشیاری هەبێت هوشیاری ئەو کەسە پێودی بە خودی خۆ ئێمە من چەندها کەس ئەناسم پێیان وتووە ئەو ئاو با بفیرۆنە دەیاڵێ خۆ ئاوەکە زۆرە و تەنانوتێتی ئاوی خۆشمانە یعنی بێمنێتی شیەکە لەبەرەوەی ئەمە پەیوەندی بە وشیاری تاکەکەوە خۆیەوە هەیە وەزایدەن ئەبێ حکوومەتیش یعنی زەخت و ڕەبتی هەبێ یاسایەکدا بنێ بۆ کەسانە بەڵێ بە هەردووکیان ئەمجا ئەتوانن وشارێکی جوان یعنی وا بکەن کە ئاو بە فیرۆنەچێت لە هەر شوێنەکەوە و ئەو کەسانش کە ئاو بە فیرۆدەن بەر دەرگاشۆنە یعنی هیچ پێویست نییە هیچ زەروریەک نییە بەڕاستی ئەو ئاوێتەوە قیر چیچی تیان ناچێت دۆبێی قیرەکە بشویتەوە یعنی ئەمە هیچ پێویستی بەوە ناکە بۆیە بە فیرۆدانی ئاو بەڕاستی سامانێکی گەورەی لە ئێمە دەچێ هەم لە دنیای و هەم قیامەتیش لێپرسینەوەی لەسەر یارە ئاو یەکێکە لەو دیاردانەی کە یەکێکە لەو شتانی کە خوای گەورە خەڵقی کردووە یعنی بڵێن بەدیری ئاو بەدیلی کەی نییە مەسەن بۆ نمونە بەدیری ئاوەر ئاوە یعنی هیچ ئاو هیچ شتێکی تر بەدیلی نییە ئەو بەڕێزان لەوانەیە خەڵکانێک کەش دوان دەبێت زۆر قسەی لەسەر کردێت لە ڕووی مرۆڤایەتیەوە ئێمە پێویستە پارێزگاری لەو ئاوە بکەین کە خەڵات کراوین لەسەر ئەم ژینگە پێویست ناکە بە فیڕۆی بن بە هەدەری بین دەستی پێوە نەگرین ئەوەی چەنە پێویستە بەکاری بێن ئاینی پیرۆزی ئیسلام وامان فێرەکە ئەگەر ڕۆژیە سەر دەریایەک هەتا دەستنوێژیشی شۆر یعنی چەنە پێویستە ئەوەنە ئاو بەکاربێنە بۆ خۆت چەنە پێویست دەکە ئەوەنە ئاو بەکاربێنم بەڵام بەداخەوە هەندێک ئامار ئەبیسیە هەندێک شلوەرەگری یعنی معقول نییە بۆ ڕشتاشینێک 20 لیتر ئاو سەرف بکەیت معقول نییە بۆ جل شۆرینێک غەسالەکە بکەیتەوە لە بیرێشێ معقول نییە سۆندەکە لە بەردەم دەرگای حەوشا بێ و خەریکی مۆبایل بی پاراستنی مڵکی گشتی بەشێکە لە سەقافەتی ئینسان ڕۆشنبیری تاک پێویستە لە هەر کۆمەڵگەیەکی دنیاە یەکێک لەو شتانەی کە کۆمەڵگەی پێشکەوتی پێ ناسرێتەوە بەرپرسیارەتی گشتیە واتە هەستکردن بە لێپرسراوێتی بەرامبەر بە ئەو شتانەی کە مڵکی تاگنین مڵکی ئامن یەکێک لەو شتانە کە سامانی ئاوە بە هەمووان نەزانی کە سامانی ئاو لە دنیاە سامانێکی زۆر گرنگە ئاو هەوا و خاک سێشتی زۆر گرنگن کە بۆ ژیانکردنی تاک پاراستنی ئاو نیشانەی سەقافەت و ڕۆشنبیری هەر کۆمەڵگەیەکە و بەداخەوە من ئەو شتە لە کوردستان زۆر بە کەمی ئەبینم هەم بە فیڕۆدانی ئاو هەم بە پیسکردنی ئاو ینی ئێمە ئەلحەمدوللا دەوڵەمەندین وڵاتەکە ئێمە هەرێمەکە ئێمە دەوڵەمەندە بە سامانی ئاوی سازگار با بڵێن ئەو ئاوەی کە بۆ کشت و کاڵ و ئاودێری بۆ کشت و کاڵ و ئاودێری و خواردنەوە و ئەوانە بەکاردێن لێرە لای خۆمان زۆرە بەڵام بەداخەوە بەهۆی نەپاراستنی یان لەلایەن هاوڵاتیان و کەم تەرخەمی حکومەت و لایانی پەیوەندیدار و نابەرپرسیارانە مامەڵەکردنی کۆمپانیا و شەریکاتەکان لەگەڵ ئەو سامانە گرنگە وای کردووە کە وەک پێویست ئاو نەپارێزرێ و هیوادارم هەر یەکێک لە خۆمانەوە تەماشای ئەوکەین کە بۆ نمونە ئێستا ئێمە بە ڕۆژووین چەند تاسوق و تامەزرۆین بۆ قومێک ئاو بیخۆینەوە کاتێک لە گەرمای هاوین یان لە هەر وەرزێکی کە یان لە هەر کاتێکی کە تۆ تامەزرۆبی بۆ ئاو خواردنەوە هیچ شتێکی کە هیچ لەمەنێکی کە جێگەی ئاوت بۆ ناگرێتەوە ئەو تاسوقی کە بۆ شلەمەنی هەتا هیچی جێگەی ئاو ناگرێتەوە جابا بزانین کە ئاو چەندە گرنگە و پاراستنی نیشانەی ئەو پەڕی پێشکەوتن و دەبێتە هۆی بژانەوەی با بڵێن کردی کشت و کاڵ و کردی گەشتیاری و دەبێتە هۆی بژانەوەی کۆمەڵگەی ژیانی وا دەکا کە کۆی شار و شارچکەکان بەپی پێویست و بەپی
پێداویستەکانی ژیانی ڕۆژانی خۆیان ئەگەر هەمومان ئاو بپارێزین ئەوان ئاوی پێویستیان پێ بگات و ئەو گرفتانی کە لە هەرێمی کوردستانە هەن لە وەرزی هاوین بە تایبەتی هەندێک شار و شارۆچکەمانەیە کە بەداخەوە حکومەت دەیتوانی و ئاویان پێ بگەێنێ و ئێمە ئەگەر ئاو بپارێزین ئەوەی کە بە فیڕۆی دەدەین دەتوانین لە شوێنی کە بەکاری بێنەوە سوودی لێ بتوانن چاودێریکی وردی بکەن لە ماڵەکانە پشکنینێکی وردیانە بێ ئەگینا و دیاردەم پێما بێ بە یەک سات و بە یەک بڕیار و بە یەک قەرار کە کاغەزێکی نووسراو بێ جێبەجێ ناکرێت لە ئێستاوە ئەبێ هاوڵاتیان لەگەڵەوە خۆیان پاڵپشتێکی باشی حکوومەت لەو کارابن نەکەوەی کە کتابانی حکوومەت بڕیار دەرکا بەڵام هاوڵاتی خۆی پابند دەبێت ئەمە کێشە دروستەکات چاودێریکی وردێوێ مادەیەکی حیاتی ژیانەکە پێما بێ هەمومان پێویستیمان پێ بێت سەدان پرۆژە لەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کە دیاردەی وشکە ساڵی چارەسەر بکرێ بیری ارتیوازی لێدرێ پێما بێت نەتوانرەوە چارەسەر بکرێ ئەبینی بیرەکانی هەرێمی کوردستان تا 300 متر و 400 متری هێشتا ناگاتە ئەو هێڵەی کە بۆ ئاو بەکار بێنرێ بۆ هاوڵاتی هێشتا نەتوانراوە سوودی لێ ببیرێن مانێ ئەوەیە کە کێشەیەکی گەورەیە لە هەرێمی کوردستان ساڵانی دواتر پێما بێ ئەگەر هاوڵاتیان بەم شێوازە بەردەوام بن دیاردەی وشکە ساڵی ڕوو لە هەرێمی کوردستانەکە هەموو بوارێکی ئابووری پێما بێ ژینگەی ژیان سروشتی کوردستان پێما بێ ئەسەن گەورەترین کێشەکە لە سنووری شارەکەی خۆمانە خاڵەبجە ڕووەدا پێما بێ بواری کوشت و کاڵ بەرەو ئاستێکی نزمی تەواوە ڕات و کە ئەمەواکە ئێمە نەتوانین لە ژینگەی ژیانی خۆمان بەردەوام بین و دائمە محتاجی وڵاتانی دەوروبەر بین. شیارێکی لە ڕادە بە دەرمان هەبێ بۆ ئەو شتانەی کە لە بەردەستمان هەیە ئاو درەختەکان ژینگە دەوروبەر ئەوە زۆر گرنگە ئێمە ئەومان هەبێ بەڵام بەداخەوە یعنی جاری وایە پێویستە لەگەڵ ئەوانەشا ئەگەر سەرپێچەکانی ژەر هەیە پێویستە سزایەک هەبێ بە تەسەوری من چونکە هەندێک شتەیە جاری وایە لەوانەیە من گوێ نەدەم بەڵام ئەگەر سزایەکی مادی هەبێت بزانم سزای گرفانەکە مەدرێت ئەمە ناکەم بزانم ئەگەر سزای گرفانەکەشم و بزانم بۆ نمونە چەند ڕۆژێک سژنمەکەن ئەم کەنە زیندان و ئەمە ناکەم لەوانەیە ئەمێ ئەبێ ڕێکخرێت بۆ نمونە لەوانەیە ئەمە زۆر هاوڵاتی هەیە ئاستی وشیاری زۆر بەرزە ئەو شتانە ناکات بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەشا وەکو ئەڵێن چەند بێت شەقەڵ نابێت هەندێک هاوڵاتی ژێر مەسەن لەو ینی بە گرنگی نازانێت بە فیڕۆدانی ئاو حرمەتم ێ وازانت ژایەتی حکومە دەکات بە فیڕۆدانی برینەوەی دار وازانت ژایەتی حکومە دەکات بەشکاندنی شتی پارکەکان وازانت ژایەتی حکومە دەکات بەداخەوە ئەوە نابێت یعنی مرۆڤایەتی ئاوا بێت.